پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمووی خوای گەورە زەلیلیتان بەسەردا زاڵ دەکات، دەبن بە تابع، دەبن بە شوێن کەوتە، ئەو دەوری قیادیەتان نامێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بەهۆی دەستگرتن بە دینەکەیەوە خۆی و هاوڵانی لە ماوەیەکی کورتدا بوون بە گەورەی جیهان. ئیمبراتۆرێتی و فارس و ڕۆم تێکشکا لە بەرامبەریاندا، مسڵمانان لە قیممەدا بوون. ئەی ئەمڕۆ بۆ چونکە لە دینەکەمان دەستمان شل کردووە، لە هەموو شتێکدا دەمانەوێت تەقلیدی غەرب بکەین، لە هەموو شتێکدا. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ لتتبعن سنن من كان قبلكم حذو القذة بالقذة حتى لو دخلوا جحر ضب لدخلتموه. ئێوە شوێن ڕێو شوێنی چێ دەکەون؟ ئەوانەی پێشخۆتان لە جوولەکە و لە گاور. ئەگەر بچنە کونی ضەبێکیشەوە کە زۆر پێچاوپێچ و سەیر و سەمەرە و ئاڵۆزە، بۆ ئەوێش بە دوایان دەکەون. لە هەموو شتێکدا وەکوان جل و بەرگمان، قژتاشینمان، قسەکردنمان، هەڵس و کەوتمان،